ئامارەکانی کوشتنی ژنان بەداخەوە زۆر بەرز بۆتەوە تەنها بەپێی ئامارە نافەرمیەکانی ئێمە کە بە پشتبەستن بە هەواڵەکانی ڕاگەاندن و بە دوواداچوونی ڕێکخراوەکانی خۆمان ئەنجاممان ناوە کە ئێمە زۆر دڵنیاین ئەو ئامارە زۆر بەرزترە تەنها لە ماوەی ساڵی ڕابردووە 48 حاڵەتی کوشتنی ژنان تۆمار کراوە. بەڵێ ئێمە ئەرکی ڕێکخراوەکان هەماهەنگیکردنە بە تایبەت لەگەڵ حکوومەتا بۆ بەرەنگاربوونەوەی یادانانی پلانی استراتیژی بۆ بەرەنگاربوونەوەی حاڵەتەکانی توندوتیژی و کوشتنەکانی ژنان بەڵام بەداخەوە حکوومەت زۆر کەم تەرخەمە کەمترین هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتانە بەگشتی کوشتنەکان ئەتوانین بڵێن زیاتر بە تەقەکردنە. ئێمە نازانی لەبەرەوەی بە دوواداچوونەکان زۆر سستن ئەتوانین بڵێن حاڵەت هەبووە کە لە پارەوە لە سەرەتای ساڵی پارەوە کە ڕوویاوە کوشتنەکە هەبووە هەتا ئێستا توانین بڵێن کەمترین پێشکەوتنێک لە دۆسیەکەیە هەبووە لە دادگاکان لەبەرەوەی ئێمە ناتوانین پێشوەختە حکم بین هەتاوەکو دادگایەک لای نەکاتەوە.